بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی نەورۆز لە هەر شوێیەکەن سلامی خوای گەورەتان لەبێت و ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و کامەران بێت. خۆشحاڵین لە ئەڵقەیشتی بەرنامەی سێبەری باوەڕ بە ئێوەی بەڕێز و زێدە ئازیز دەگەینەوە. هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان کە دەکەوێتە 25/11 حکوومەتی هەرێمی کوردستان هەڵمەتێکی هۆشیاری و ڕۆشنبیری بەرفراوان لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان بەرپا دەکات. لەم هەڵمەتەدا هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتانی کورد بە تایبەتی کە لە 19 مانگ دەست پێ دەکات و تاکو 25/11 بەردەوام دەبێت. دیارە لەبەر گرنگی ئەم بابەتە بە پێویستیمان زانی کە ئەم شەو تەوەرەی بەرنامەی ئەم شەوماندا دەربارەی هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان بێت. ئەم شەویش بە هاوکاری بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد مامۆستای زانکۆ و پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی حاجی جەلیل خەیات لە هەولێر لەگەڵماندا دەبێت. مامۆستای بەڕێز سوپاس دەکەین، بەخێر بێت. سوپاسان دەکەین، خوا سەلامەتان. مامۆستا جان، دیارە کاتێک کە باسی توندوتیژی دەکرێت پێویستە لە ڕوانگەی ئیسلامەوە بەر لە هاتنی پەیامی ئیسلام چاوێک بە مێژوودا بخشێنین، بزانین توندوتیژی فەلسەفەی توندوتیژی لە کۆمەڵگەی نەفامی پێش ئیسلامدا چۆن بووە، لە چه ئاستێکدا بووە؟ بە ناوی خۆی گەورە میهرەبان، توندوتیژی هەر لە سەرەتایی دروستبوونی مرۆڤەوە هاتوو بووە لەگەڵ لە کۆمەڵگای مرۆڤایەتیدا، بۆیە ناکرێ بڵین سەر بە ئاینێکە یان سەر بەنەتەوەیەکە بە شوێن و زەمانێکە. توندوتیژی وەکو زۆر دیاردە نامۆیەکان نە ئاینێکی دیاریکراوی هەیە، نە نەتەوەی دیاریکراوێکی، نە زەمانی دیاریکراوێکی هەیە. کاتێک کە خوای گەورە حەزەتی ئادەم دروست دەکا عەلەیهی سەلام، حەزەتی ئادەم دوو کوڕەکەی دەبێت لە حەزەتی حەوا کە هابیل و قابیل دەبن. ئەلەو دەمەدا کە قابیل هابیل دەکوژێ، وەکو خوای گەورە کە لە قورئانی پیرۆزدا ئاماژە پێدەکا لە ئاەتەکانی کە وەتلو عەلەیهیم نەبە ئەبنەی ئادەمە ئیذ قەرەبا قوربانە إلى آخر الآية. لێرەدا باسی کوشتنی قابیل دەکا بۆ هابیل. لێرە توندوتیژی ئەلەو کاتەوە دەستی پێکرد لەناو کۆمەڵگای مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی. جا ئەمە سەری کێشا بەردەوام بوو لەگەڵ ژیانی مرۆڤ و لەگەڵ ئەمانە. ئیتر پیاویشی دەگرێتەوە، ئافرەتێکی دەگرێتەوە، منداڵیشی گرتەوە بە شێوەیەکی، گەنج و پیریشی بە شێوەیەکی گشتی گرتەوە. بەڵام دەتوانین بڵین ئافرەت بە درێژایی مێژوو لە ناو کۆمەڵگای مرۆڤایەتیدا زیاتر زەرمەند بووە و زیاتر پشتی توندوتیژی بەبەرکەوتووە. ئەگەرچی پیاوەکان لە دەرەوە بەهۆی شەڕ و شۆڕەوە زیاتر تێچوون، بەڵام توندوتیژی جەستەیی و فکری و دەرونی زیاتر هاتۆتە سەر ئافرەتانەوە. چونچی ئەو پیاوە کە لە دەرەوە لە شەڕ و شۆڕیش دەکوژرا و دەفەوتە، دیسان ئەوە دەبووە بەرقورسێک بۆ سەر ئافرەتەکەی کەماوە، بۆ سەر خێزانەکەی کە ماوێتی، یان دایکیان خوشی منداڵەکانی کەماوە، بۆ ئەوان دەبووە توندوتیژێکی دەرونی، دەبووە ئەم سترێسە دروست دەبوو لەسەر ئەوانەوە. جا بۆیە ئافرەت بەڵێ بارێکی و قورسی توندوتیژی لەسەر بووە هەر لە مێژووەوە تاکو ئەمڕۆژ بە شێوەیەکی گشتی. و بە تایبەتی پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام مرۆڤایەتی لە نەزانی و نەفامیەک بوو، لە تاریکستانی جەهالەتی زانست و ئابووری و سیاست و ڕەوشت بوو لە هەموو لایەکەوە. ئافرەتیش بە دەرەجەیەک زەرمەند بوو لەو جەوەدا، لەو بازنایدا. لەبەر ئەوە عادەت وا بوو لە هەندێک کۆمەڵگا، بە تایبەتی لە کۆمەڵگای عەرەبی، دورگەی عەرەبی پێش ئیسلامدا، کە ئافرەت زیندە بە چاڵ دەکرا. یعنی هەر کە لە منداڵیەوە دەبوو دەیانزانی ئەمە ئافرەتە و کچە، لەبەرەوە کچ ئیشی ناکا، لەبەر ئەوەی کچ ناچێت، ینی وەکو کوڕ لە دەرەوە ئیش ناکە و شەڕ ناکە و شت ناکە، دەیانگوتەوە خێری پێوە نییە، تەنها نانە خۆرەیە، بەس نان دەخوا مەرسفی لێوەرەکە هیچ لە بۆ نانی، بیری ئاوهیان دەکردەوە لەبەر هەندێ و هەروها بێجگەلەوەش کە هیچ لە بۆ نانی و نانە خۆرێ و ئیشیش ناکە، ئەوجا دەبووە جێی شوورەی و دەبوو هۆی عیبە و حیاچوون و لەبەر ئەوەی ئەگەر
ئەگەر تووشی خراپە و بەدڕەوە شتێک باە بە لەبەر هەندێ دایک و بابەکان هەڵدەسان ئەو کچیان زیندە بە چاڵ دەکەن لە تەمەنی منداڵیەوە لە تەمەنی جوانیەوە چاڵێکیان هەڵدەکەنی و منداڵەکانە لە چاڵەکەی دنا و خۆڵیان بەسەر دادەکرد ئەمە ینی بەسیترین شێوەی توندوتیژی بوو کە لەگەڵیان دەدەکرا ژن هیچ مافی قسەکردنی نەبوو مافی ڕای دەربڕینی نەبوو مافی ئەوە نەبوو کەەوە هاوسەری خۆی هەڵ بژێرێ مافی ئەوەی نەبوو کە منداڵەکانی خۆی بە شێوەیەکی ڕێکوپێک بەخێو بکە ئەگەر ژنێک مێردەکەی بمردبایە چۆن ماڵ و سامانی مێردەکەی دەبووە میرات بۆ کەسوکاری ئەوها ژنەکەش دەبووە بەشێک لە میراتەکە جایان برایەکانی مێردەکە بۆ خۆیان دەیان خواستەوە هەرەوە وەکو میرات بە بەشی خۆیانیان دەزانی یانیش بە مێردیان دەدا و پارەکەیان بۆ خۆیان هەڵدەگرت ئەمە بە شێوەیەک بوو کە لە هەموو بوارەکان ئەو توندوتیژیانە دەست بە ئافرەت هەبووە بەڵێ بەڵام دوای هاتنی پەیامی ئیسلام دیارە هاتنی پەیامی ئیسلام وەرچەرخانێک لە جزیرەی عەرەبیدا ڕوویدا بەڵام دەبینین ئەو پەیامەی کە هاتووە پەیامی ئیسلام هەندێک جیاوازی کردووە لە ئەحکامەکاندا لە هەندێک شتدا جیاوازی کردووە ئایا ئەمە جیاوازی لە نێوان پیا و ژن کردووە ئایا ئەمە ناکرێ بڵین ئەمەش پشتیوانی لە توندوتیژیەکەیوە کردووە یان زیاتری کردووە نەخێت توندوتیژی شتێکە بابەتێکە وەڵام جیاوازیکردن لە بەعزێک ئەحکام و لە بەعزێک ئەرک و مافدا ئەمە نابێتە جۆرێک لە توندوتیژی جۆرێک لە نادات پەروەری لەبەر ئەوە تۆ بتەوێت نەتەوێت ئافرەت ڕەگەزێکە جیاوازە لە ڕەگەزی پیاوە ینی لە مرۆڤایەتی یەکن مرۆڤن بەڵێ بەڵام مرۆڤە ڕەگەزەکەی یان مواسەفاتەکەی توانایەکەی و ئەوەکانی جیاوازە بەڕاست حتا ناحەی جستەیی و پێکاتەی فسیۆلۆژی و پێکاتەی دەرونی جیاوازە لەگەڵ پیاوە خۆی گەورەش ئاماژە بۆ حەقیقەتە دەکا لەسەر زمانی دایکی حەزەتی مەریەم کە دەفەرمێ وەلەیسە الذەکەڕ کەلئونثا ینی من کە داوای لەخوای گەورە پاڕەوەیەکەوە کوڕێکی بێ بۆی بیکاتە خزمەتکاری معبەد لە پاشەوەی کە دیتی کچی بوو فەرمووی قالت ربي إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى يعني أما بەسەکە زۆر لە زانایان لەو ئاەتەوە دەرچوون لەو ئاەتە انطلاقیان کردووەکە وەلەیسە الذەکەڕ کەلئونثا بۆ ژماردن و بژاردننی ئەو جیاوازیانی لە هەموو ڕوویەکەوە کە لە نێوان نێر و مێدا هەیە بۆیە ئەو جیاوازیە وای کردووە حتا لە بەعزێک تەکلیفات لە بەعزێک عیبادات لە بەعزێک داواکردنی شەرعیشدا ئیسلام جیاوازی بکە لە نێوانیان بۆ نمونە مەسەرەن ئیسلام داوا دەکات لە پیا و لە کاتی پێویستدا شەڕ بکە و بجەنجە و جیهاد بکە بەڵام ئەو جیهادە لەسەر ئافرەتدا واجبنی ئیلا ئەگەر بۆ خۆی تەواو بکەیان لە کاتێکی زۆر زەرور نەبێ و هەروەها لەسەر پیاودا جومعە و جەماعەت واجبە بەڵام لەسەر ئافرەتدا واجب نییە بەڵام ئەگەر کردی ئەوە لێشی قبوڵە و لێوەردەگیرێ ئافرەت لە کاتی عوزری مانگانەی دەبێت کە خوێن دەبینێ بە ڕۆژوو نابێ و نوێژش ناکە بەڵام لە پاشان ڕۆژەکان قەزا دەکاتەوە بەڵام نوێژەکان قەزا ناکاتەوە لەبەر ئەوەی زۆرە و پێی ناکرێت کەماتە ئەو جیاوازیەیەنەی کە لە عیبادەت و لە تەکالیف و لە ئەحکامەکاندا ئیسلام کردێتی نێوان ئافرەت و پیاودا ئەمە قەت ناکاتە دەرپەروەری بەڵکو ئەمە ئەسڵی دەرپەروەریە و ئەمە ئیسپاتی مرۆڤایەتی ئەو مین ئەو ئافرەتەیە وەڵام ئەخۆ گوتمان بمانوێنەمان ئافرەتیش ئەتراف بەوە دەکەن دەبێ ئەترافیش بەوە بکەن کە وەکو یەک نین بۆیە من پێم سەیرە کە بەعزێک زار ئەو ئافرەتانی ئێمە و ئافرەتانی خەڵکی دیکەش دروشمی یەکسانی ڕەها بەرز دەکەنەوە یەکساریەکی ڕەها مطلق لە هەموو شت ئەمە ناک بۆ خۆشان دەزانەمە ناکرێ و نابێ زۆر دروشمێکی ناواقعیە و حتا ئەمڕۆ من شتێکم بینی لەو پۆستەرانەی کە ئەبڵاو کراوەتەوە بە بۆنەی هەفتەی بەڕەنگاری بوونەوەی توندوتیژی ئافرەتان دیارە دروشمی حکوومەتی هەرێم لەو بارەیەوە لە هەفتەی بەڕەنگاربوونەوە ئەوەیە کە بەڵێ بۆ یەکسانی جەندەری نابۆ توندوتیژی ئەم یەکسانێ جەندەریە بەڕاستی ئەمە وەکوڵی دروشمێکی ناواقعیە بەڵکو دەبوایە ڕاستتر ئەوە با چاکتر ئەوە بوو کە بگوزرابایە بەڵێ بۆ دادپەروەری بەڵێ بۆ دادپەروەری نێوان نێرومێ و بۆ زامنکردنی مافەکانی ئافرەت نابۆ توندوتیژی ئەمە بووە جاکەواتە ئەم یەکسانیە ئەو بەو مەفهوم و بەو چەمکی یان بەو تێگەیشتنەی کە ئەوان دەیانەوێت ئەوە قەت و قەت نابێ و ناشکرێ و واقعیش نییە
نە لە مێژوودا بووە و نە دەژبێ بۆیە ئیسلام ئەو جیاوازانێک کە کردووە لە تەکلیفات یعنی حتا ئەمە دەتوانێت هەرێک لەو جیاوازانە زۆر لەسەر بدوێن و زۆر باشمان کردووە بۆ نمونە مەسەلەن میرات بۆ نیوەیە بۆ شەهادە یەکە بۆ شتووە ئەمە هەمووی حکمەتی خۆی هەیە لە شوێنی خۆیدا ئەو پەڕی دادپەروەریە و ئافرەتان بۆ خۆیان دام بەوەدا دەرێن. بەڵێ مامۆستا بەرز کاتێک کە باسی ئاینی پیرۆزی ئیسلام دەکەین بینە سەردەمی پێغەمبەر دووری خوا لەسەر بێ سەیری ژیانی ئاسایی ئافرەت بکەین. ئایا ژیانی ئاسایی ئافرەت لەو سەردەمەدا تەنها لە نێوان چوار دیواری ماڵدا بووە یاخود بەشداری کردووە لە کارە گشتیەکانی ڕۆژانە و بەشداری کردووە لەگەر کۆمەڵگەی خۆیدا؟ بەتەکید نەخێر ئێمە کە باسی وەزعی ئافرەتمان کرد پێش ئیسلام کە لە چ کۆلەمەرجێ بوو لە چ ناخۆشی و لە چ زوڵمێک و لە چ مافخورانێک بووە بەڵام کە ئیسلام هات ئەو پەڕی کە شۆڕشێک بوو بۆ ڕزگاری مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی ئافرەتیشی لەگەڵ مرۆڤەکان ڕزگار کرد بۆیە هەر لە یەکەم ڕۆژەوە کە ئەم قورئانە دابەزی هەموو پرەنسیپەکانی مافی مرۆڤی دابین کرد و ئیعلانی ئازادی مرۆڤەکانی کرد. ئازادی مرۆڤ یەکەم ئەو ئاەتەی کە ڕێزی مرۆڤی پێدەژیری کە خوای گەورە دەفەرمێ ولقد كرمنا بني آدم أو لقد كرمنا بني آدم أو بني آدم أفرت شيتيا جاكوات إيمان رزم أبو بني آدم دانا بما فيه أفرتش وهروها أو كات قرآن ما في بأفرت داو آزادي كد كهيف داوا كدنك نبو نا يجتي أفرتان هبو نا رخراي أفرتان هبو نا رخراي يونيسيف يونيفيم هبو نا سيداو هبو كداوي ما في أفرتان كا کەس داوای نەکرد بوو شۆڕشی شڕووی نەدابوو بەڵکو خوای گەورە بۆ خۆی کە ئەمە بەواقعێک بینی ئەو مافانەی بە ئافرەتدا و ئەو کات کە هەموو دنیا پێشێلی مافی ئافرەتی دەکرد ئەو کات ئیسلام بە ڕاشکاوانە ڕایگەیان کە وەلەهن مثل الذي عليهن بالمعروف يعني ئافرەت ئەو مافانەی بۆ هەیە بەقەدەر ئەو ئەرکانەی کە لەسەرەتی بەرامبەر بە کۆمەڵگا یعنی چ ئەرچی هەیە مقابل هەر ئەرچێک مافی هەیە پیاو چ مافی هەیە ئافرەتیش هەمان مافی هەیە بەڵام بە دابەشکردنێکی دەرپەروەری. جا ئەمە وای کرد کە ئافرەت لە عەسری نبووەت لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم حەبس نەبێ لە ناو چوار دیواردا. ئافرەت لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەشداری کردووە لە غەزا لە شەڕ. ئافرەت لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەموو سەفەر و لە هەموو شتەکانی لەگەڵی بووە. ئافرەت ڕاوێژکاری سیاسی پێغەمبەر بووە صلی الله علیه و سلم کە طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم هەم قائیدێکی سیاسی بوو لەناو کۆمەلگای مسلمانان و هەم قائیدێکی ئیداری بوو و هەم قائیدێکی ڕوحی بوو کەواتە هەم يعني پێغەمبەر بوو لە خواوە وحی بۆ دەهات و هەم کاروباری وڵاتی بەڕێوە دەبێت و هەروە دیسان سیاسەتی وڵاتی بەخۆی بەڕێوە دەبێت. لە سیاسەتدا لە ئەموری سیاست کە یەک لە شوێنە خەتەرەکان لە سوڵحی حودەیبیە لە سوڵحی کە ئەو سوڵحی کرد لەگەڵ مشرکین و لەوێ مسلمانەکانی کە لەگەڵی بوون زۆر پێیان ناخۆش بوو زۆر پێیان ناخۆش بوو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو سوڵحی لەگەڵ کافران کرد و دەبووە ئێمە ئەو سوڵحە نەکرابە دەبا ئێمە بچووبان ئێمە ژمارەمان زۆرە و عەدەدمان زۆرە و عودەمان زۆر و سلاحیشمان هەیە یعنی ئەگەر بە حسابی قووەت و هێزبی ئێمە دەتوانین بەسەریاندا زابین کەواتە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەکات ئەو سوڵحە خەریک بوو يعني خەریک بۆ قسەی پێغەمبەر بشکێنن صلی الله علیه و سلم کە پێغەمبەر ئەمری کرد لەبەرەوەی کە ئەوان هاتوون لە مەدینەوە بەرەو مەککە ئیحرامیان کردبوو بۆ ئەوەی کە بچن عومرە بکەن لە مەککە داخلی مەککە بن بەڵام کە سوڵحەکەیان کرد لە ڕێگا گەڕانەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئیحرامی خۆتان بشکێنن ئەمە لەسەر قەلبیان زۆر گران بوو نەیان کرد کە نەیان کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر پێتووڕە بوو و فەرمووی ئەمە خەریکە غەزەبی خوا دادا بەزێ ئێستا ئەگەڕانە قسەی من بشکێنن. هاتەوە ناو خێمە ئومو سەلەمەی خێزانی لەگەڵی بوو طبعا بچوو گوتمان لە هەر سەفەرەی خێزانێکی خۆی لەگەڵە خۆی دەبێت. ئومو سەلەمە فەرمووی چییە بۆ عازیە ڕەسوڵ الله فەرمووی ئەمرێکم پێکردنکەوە ئیحرامی خۆیان بشکێن و سەریان بتاشن نەیان کرد. ئەویش فەرمووی من شتێکت پێ بڵێم ڕێگاکرد پێ بڵێم ڕزگارەکەم فەرمووی بڵێ گوتی بڕۆ تۆ بۆ خۆت لە پێش ئەوان ئیشەکە بکە سەری خۆ بتاشە ئەوان مەجبوور دەیکەن
بالفعل پێغەمبەر صلی الله علیه و لە پێش ئەوان بە عملی بەکردا سەری خۆی تاشی اینجا ئەوان یەک دەریوەک سەر یەکتریان تاشی کەواتە ئەمە لێرە ڕاوێژ کرا بەچێ بە ئافرەت ڕاوێژ کرا بە ئومو سەلەمە لە خەتەرترین شوێندا لە مەسەلەیەکی سیاسیدا کە مەسەلەی عهد و مثلا عقدی صلح و معاهدەی لە نێوان دەوڵەتی ئیسلام و لە نێوان دەوڵەتێکی دیکەدا جا بۆیە ئافرەت لەمەدا بەڕاستی لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەردەمی خولافای ڕاشدین لە سەردەمی ئیمامی عومەردا ئافرەت وەزیفەی حزبەی هەبووە حزبە يعني دەکا تقريبا يعني وظيفي مفتش وبشكنر ومحاسب بناو بازار ده سورايا يعني كسك مخالفيك شرعي مخالفيك اقتصادي مخالفيك بازاري بكر بقى محاسبه ذكر وهذا غير محتسب وهذا نظام حسبه او افرت هبو كوا محتسب وناو بازار او ايشو كاراني ذكر لسدمي خلفاء الراشدين ولسدمي سلفي صالح ده افرت درسي قدوته ولا مزيود اوتا يك لو انا ام الدرداء الصغرى يكنا افرت كان ام الدرداء ابو ام الدرداء لمزجوتي دمشق درسي دقوتوا وبصدان بهزاران بياو دادنيشنا درسكي حتى يعني امراء وامير وخليفه ووالي وامانج لا درسي ام الدرداء دادنيشنوا ودرسنا دقوتوا كواتا افرت تنها لما الله ونبو لسدمي بيغمبر صلى الله عليه وسلم ولا سدمي صحابه جدا ولا سدمي سلفي صالح جدا او شيء بيك رابي افر كردويتي رايشكاري سياسي بوا افرد دنجي هبوا له هولجار نكان افرد رولي هبوا لرسمي سياستي دولات افرد رولي هبوا علم وزانست وفكردن ودرس ودراسه امانه بلان بمرجك افرد او كاردكا ككاركا لقل توانا وبيكاتي خوي دغونزي وهرو مخالفي دقيقه شرعيش نبت والله بینەرانی خۆشەویست و عزیز ئێوە دەتوانن بەشداریمان لەگەڵدا بکەن بۆ ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەکە دەردەکەوێت ومێد دەکەین لە کاتی پەیوەندی وەرگرتن پرسیارەکانتان دەربارەی تەورەی بەرنامە ئەم شەومان بێ کە دەربارەی هەفتەی بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژ بە ئافرەتانەوە هەروەها لە کاتی پەیوەندی وەرگرتن کەنجی تەلەڤیزیۆنەکەتان نزم کە زۆر بە ئاشکرا دەڵێم ڕۆژ ئاواییە کەواتە لەوێن دەرێ بۆمان هاتووە حتا تۆ تەماشاکە لە سەدەکانی ناوەڕاستدا لە سەدەکانی ناوەڕاستدا ئافرەت لە ئەوروپا زۆر بێمافوو زۆر بێمابوو لە مامۆستا بەرز پەیوەندیەکمان لەگەڵدا لە دەرەوەی وڵات دواتر دەگەڕێنەوە لای بەرەزت کاک عومەر لە فنلەندا بەڵێ کاک عومەر فەرموو ئەلۆ بەڵێ جێم لەدەن کە فەرموو بەڵێ داوای لێبوردن لە کاک عومەر دەکەین دیارە پەیوەندەکەی پچڕا کاک ئاوارەمان لەگەڵدا لە هاودیان بەڵێ کاک ئاوارە فەرموو الو مرحبا
چاوی من بەڕێزم ئەگەر ئەزیەت نەبێت بارک نەبێت دەنجی تەلەڤیزیۆنەکەت نزم کە گیانەکەم. بەڵێ بە چاوان بەخێراتنی مامۆستای بەڕێزەکەی. زۆر سوپاس لە جیاتی مامۆستاش. بەڵێ سپاس دەکەین براجم بەنسبەت توندی دیژی بەرامبەر بە ئافرەتان ڕاستی ینی هەوڵۆکە بەو شتەی توندی دیژەی بەو ناوەی ینی زیاتر ئافرەتانی دەدرێت کە خێراب لێ خۆی ینی مەشاکل زیاتر دەکەوێتە ناوماڵی خەڵی ینی زیاتر ڕێژەی بوون زیاتر بووە ینی مەشاکل گەلەگەرە زۆر بووە چونکە تەواو پشتێش تەواو لە ئافرەت دەکرێت لەو حاڵەتە ئافرەت ینی بەتەواوی مزانی خۆت دەگری کە بێنەردی بەرامبەر بەمێردی بێن هەموو کەسێک. بەڵێ سوپاس بۆ پەیوەندیەکەت. کاک ئەوانە لە پرسیارەکە تێگەیشتن دیارە لەگەڵماندا بە تا کۆتایی بەرنامە و ئێمە باسی ئەو بابەتەی تو کە باس کرد ئێمە باسی لێوەکەین. مامۆستا بەڕێز ئافرەت لە سەردەمی ناوەڕاستدا و لە ئەوروپا بەڵێ لە سەدەکانی ناوەڕاستدا ئافرەت لە ئەوروپا هیچ مافێکی نەبووە دەوی دەبەسترایەوە یعنی حتا قفڵ لە لێوی دەدرا و لە پاش مردنی مێردیشی لە بەعزێک لە کۆمەلگاکان لەسەر قبری مێردی دەبا بسووتێنرێەوە و بڕوا و خلاص بێ نەمافی مالی هەبووە نەمافی سیاسی هەبووە نە مافێکی ئەدەبی و ئەمانە هەبووە حتا لە کۆمەڵی یۆنانی و ڕۆمان و ئەمانەدا و پێشتریش کە پیاوە لە ماڵی دەچوو بۆ شەڕ دیارە لیباسیان دەرپەیەکی ئاسنی بۆ ئافرەتەکەی خۆی دروست کردبوو تێیدا دەگەدووە و قفلی لێدەدا هەتا داهاتەوە نەکو ئافرەتەکەی شتی دیکە یعنی خیانەتی لێ بکە ئەمانە هەمووی هەبووە و بێجگە لە مەشتەماشارەکەی ڕۆژ ئاوا بە چاوێکی زۆر کەم و سوک تەماشای ئافرەتی دەکرد و دەکا ئێستاش ئەمە لە پاشخانێکی ڕۆشنبیری فکریەوە هاتووە لای ئەوان طبعاً ڕۆشنبیری ئەوان زۆربەی زۆری بنیاد درراوە لەسەر ڕۆشنبیرێکی ئاینی یعنی ئەساسەکەی ئاینە لە تەورات و ئینجیلی محەڕەفدا ئەوانەی کە شێوێنرا و گۆڕاون باس لەوە دەکاتکەوە ئافرەت تۆمەتبار کراوە بەوەی کە یەکەم گوناه لەسەر زەوی ئافرەت سەوەبەکە هۆیەکەی بووە یعنی یەکەم خەتی ئەو گوناه لەسەر زەویدا کە حەزەتی ئادەم کردی لە بەهەشدا کە دارەکەی خوارد بۆ هۆی ئەوەی کەوا خوای گەورە لە بەهەشتێ وەدەرینێ دەڵێن ئەوە حەوا دەرخواردیدا کەواتە حەوا سەبەبی ئەوە بووە کە ئادەمی تووشی ئەو نەهامەتێک کردووە و لە تەورات و ئینجیلدا دەڵێ کەواتە یەکەم خەتی یەکەم گوناه لەسەر زەویدا ئافرەت بە پیاوی کردو ئەگەر ئەو نەیکردبا ئێستاش مرۆڤایەتی هەمووی تووشی ئەو نەهامەتی تووشی ئەو شەڕ و شۆڕیە نەدەبوو کەواتە ئەوان ئافرەت بە ئەساس و بە سەرچاوەی شەڕ و شەڕانجێزی و گوناه و تاوان دەزانن لەو پاشخانە فکریەوە ئەیتر تەماشای ئافرەت دەکەن کە ئافرەت وەکو مرۆڤ نییە بەڵام کائینێکی شریرە کائینێکە تەنها بۆ خزمەتی مرۆڤ دانراوە تەنها بۆ خزمەتی بۆ تێریکردنی ئارەزۆکان مرۆڤدانە حتا ئەرستۆ و سقراط و ئەفلاتونیش نفسی ڕەئیان هەبووە دەگەڕن لای بەڕێز دیارە پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵ دا و داوای لێبوردن لە هەندێک بینەر دەکەین دیارە فریاناکەین پەیوەندێکە وەرگرین و لە سەهێڵی تەلەفۆن نامێنەوە کاک عەلیمان لەگەڵدایە لە هەولێر بەڵێ کاک عەلی فەرموو بەڵێ بەخێراتنی مامۆستاکەین سوپاس دەکەین لە جیاتی مامۆستاش بەڵێ فەرموو داواکارین لەو سەنتەرانە ئەو سەنتەرانەی کەوا دایمە دیعایە بەڵاوەکەنەوە لەسەر تەلەڤیزیۆن ئەم تونند و تیژیانە گشتی لەو سەنتەرانەوە دروست بووە بەڵێ سوپاس بۆ پەیوەندیەکەت سەنتەر و ڕێکخراوی ئافرەتان معەدەل خەریک ئاژاوەیە بۆ ئاژاوە سوپاس بۆ پەیوەندەکەت کاک عەلی ئێمە قسەمان لەسەرەوە شەیە چاوەڕوانی وەڵامەکەت ببە کاک سەنگەر لە هەولێر بەڵێ کاک سەنگەر وا دیارە کاک سەنگەر داوا لێبوردن دەکەین لە سەهێڵی تەلەفۆنەما بەڵێ مامۆستا لە ئەوروپا ئافرەت بە سەرچاوەی گوناه و تاوان و بەڵێ ئاجا حتا ئەفلاتۆن و سقراط و ئەمانەش هەر نفسی بیر و باوەڕیان هەیە بە چاوێکی دەرەجە دوو پلە دوو بە چاوێکی تەسک تەماشای ئافرەت دەکەن ئەلەوەوە ئەوروپا
تەماشای ئافرەت بەکار دێنێت وەکو کاڵایەک بۆ تێرکردنی ئارەزۆکانی خۆی و پیا و دنا مافی تەواوی نەدراوەتێ جا ئەم توندوتیژە لەوێ دەست پێ دەکات ئێستاش ئەگەر تەماشای ئامارەکان بکەیت ئاماری زۆر خەتەر هەیە کە لە ئەوروپا چۆن توندوتیژی بەرامبەر بافرەت دەگرێت تەماشا کە دەڵێ ئەو ڕێکخراوی نێودەوڵەتی ئافرەتان کە پێی دەگوترێت یونیفێم لە راپۆرتێکدا یونیفێم دەڵێ کار و کردەوەکانی اقتصاب و توندوتیژی دش بە ئافرەت لە ئەمریکا بە تەنها ساڵانە 700,000 ئافرەت ساڵانە ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە بە جۆرێک لە جۆر ئەمە بەس اقتصاب بەس بە اقتصاب بەڵام ئەگەر هەموو جۆرەکانی توندوتیژی وەربگری 6 ملیۆن ئافرەت 6 ملیۆن ئافرەت لە تەنها لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تووشی توندوتیژی دەبنەوە دەڵێ لە بەنگلادیش لە 150 ئافرەتەکان ئەوانەی کە دەکوژرێن بەسەوەب ئەوەیە بەرز مێردەکانیانەوە بە توندوتیژی و بە زوڵمەوە دەکوژێن لە بەریتانیا دەڵێ هەر دقیقەیەک شورتەی بەریتانی لە شارەکاندا مکالمەیەک بە تەلەفۆن وەردەگرێ کە ئەمەش ئافرەتێک کە تەلەفۆن دەکا بەڵێ وەرن ڕزگارم بکەنە دەست توندوتیژی جامێردەکەی بابیتی کەسێکی دیکەی لەگەڵ دەکرێت ئەمانە بەڕاستی ئیتر زۆر لەو شتانە کە دیار دەکات کە توندوتیژی لەوێن درەیە ناو کۆمەڵگای ئێمەدا نییە ئەگەر چی ناو کۆمەڵگای ئێمە هەندێک لەو شتانە هەبێ بەڵام وەکو ئەوان نییە لەوێ ڕابۆ ئێمە هاتووە ئەو فکر و بیر و بۆچوونە کە لەوێ ڕابۆ ئێمە دێ بە ناوی ئازادی ئافرەتانەوە بە ناوی هەموو شتێک بۆ ئافرەتانەوە بە ناوی سنوور بزاندن و بە ناوی نازامچی و بە ناوی کۆمەڵگای مەدەنی کە بۆمان دەینن بە ناوی ئیتر زۆر لەو ناوە بریق و زریقانە کە لەوماندێ ئەوانەیە بەڕاستی مەشاکل لە ماڵەکان ئێمە دروست دەکات بەناقەت نەمان بیستی ئەمە لە ماڵەکان ئێمە ئافرەت بێقیمەت بێ ڕاستە لێرە لەوێ مەشاکل هەیە لێرە پیاو هەیە قەدر لە ئافرەت دەکات برا هەیە زۆر نەخۆشی خۆی دەکات بەڵام قەت نەبووتە دیارەوە قەت نەبووتە شتێکە وەکو ئەوروپای لێبێ تۆ تەماشاکە لەو ساڵانەی نوێ ینی لە پاش 91 لە پاش 91 کە کوردستان سنوورەکانی کراوە بەرامبەر بە دەوڵەتان و خەڵکی دیکە و ئیدی نەوع ئازادیەک پەیدا بوو لە کوردستاندا لە پاش 91ەوە تا ئێستا توندوتیژی چەند زۆر بووە بەرامبەر وەژنان ئافرەت کوشتن کەنجین لە پێش 91 ئەو شتانەمان هەبوو کەنجین ئەمە ئەو شتانەی کە ئێستا ئەمڕۆ بەسەر ئافرەت دێ کەنجین ئەوانە کرابوو غێر ئەو هەموو بیر و بۆچوون و فکرە ئیباحی و فکرە ئازادی ڕەهایانەی یەکسانی جەندەر و نازامچی بینە بەردەو ئەوانە دەبی یەک بین و دەبی مافمابی دەبی ئەو بکە یعنی داوای گۆڕینی یاسا و گۆڕینی هەموو عادا و تەقالیدی خەڵکی و ڕەتکردنی بەعزێک شتی دینی ڕەتکردنی ئەخلاق و ئەمانەیە کە وا دەکە بەڕاستی توندوتیژی ناو کۆمەڵگە ئێمەدا دروست بێ جا بۆیە ئەسڵەکەی توندوتیژی ئێمە لەوێ ڕادێ لە ئی خۆمان نییە لەناو خۆماندانی ئەگەر وەچووەتم حاڵەتانێک هەبێ لەناو ئێمەدا ئەمەش دەکرێت بە وشارکردنەوە مامۆستایانی ئاینی ڕۆلی خۆیان بینیوە ڕاگەاندن زۆر جاری وایە ڕۆڵێکی نێگەتیڤ دەبینێت لەو بوارە دوای دێنە سەر ڕاگەاندن و ڕۆڵی مامۆستایان دوو پەیوەندیمان لەگەڵدایە کاک دیار لە هەولێر بەڵێ کاک دیار بەڵێ کاک دیار فەرموو وا دیارە گرفتی تەکنیکیمان هەیە و هێڵەکانی تەلەفۆن تەواو نییە داوا لێبردون دەکەین کاکدانەر لە سۆران بەڵێ کاکدانەر الو بەڵێ فەرموو السلام عليكم عليكم السلام ورحمة الله السلام عليكم عليكم السلام ورحمة الله فەرموو کاک دانەر بەخێراتی مامۆستا دەکەین زۆر سوپاس لە زیاتی مامۆستاش بەڵێ بەڕاستی ڕەخنەمان لە سنتەرەکانی ژنان هەیە بە ناوی ڕۆشنبیریەتەوە بنای ڕۆشنبیریەتەوە ئەوەی ئاژاوە دەنیۆ ناوان دێنە سەر تەلەڤیزیۆنەکان و قسە دەکەن دەربارەی مافی ئافرەتان و توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان هەمووی ئەوانن سەر کێشە دروست دەکەن بۆ ئافرەتان زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت مامۆستا بەڕێز کاتێک کە باسی ئەو دیارە وەک جەنابەت ئاماژەت پێدا توندوتیژی بەپێی ئامارەکانی لای جەنابیشت شتێکە کە ئێمە لە دەرەوە بۆمان هاتووە کەواتە دەکرێت بڵێین دروستبوونی توندوتیژی دەگەڕێتەوە بۆ نەبوونی ڕۆشنبیری ینی دەبینین ئاینی پیرۆزی ئیسلام وەک جەنابەت ئاماژەت پێکرد بەو شێوەیە باسی توندوتیژی کردووە بەو شێوەیە ڕێگر بووە
دەکرێت بڵێ نەبوونی ڕۆشنبیری بەتەکید نەبوونی ڕۆشنبیرێکی ئاینی تەواو حەقیقی نەبوونی ڕۆشنبیرێکی کۆمەڵایەتی تەواو نەزانینی مافەکان ئافر کە مافەکانی خۆی لە ئاین و لە کۆمەلگادا نەزانی داوای بکە قسەکانیش پێ دەبڕم بەڵام دیارە پەیوەندێکمان لەگەڵدا لە سویدە داوای لێبردن لە بەڕێز دەکەم بەڵێ کاک بیلال لە سوید بەڵێ فەرموو کاک بیلال قسە بکە الو بەڵێ فەرموو الو بەڵێ کاک بیلال گوێم لە دەنگتە فەرموو قسە بکە او كاتبان باش ئەو کاتەی تۆش باشتر بەڕێز بخيراتي ما وصلت كان في شيء زۆر سپاس بەڵێ او رفعنا يعني اشتواء قري لاوروبا نيه براسي يعني ما في افراد وهي بس لاوروبا هون ما في افراد ندري افراد تاع ايش فعليتها اوني كردستان يعني كردستان ما في افراد يعني بزر عليك يعني بس في اوصال في هيك افراد هيك ما في شيء نمينه بەڵێ ئەوڕۆ کردنەوە کەمان زۆر سپاس بۆ بەڕێزت کاک ئەرسەلانیشمان لەگەڵدا لە هەولێر بەڵێ کاک ئەرسەلان شەوتان باش شەوی تۆ باشتر بەڕێزم بەڵێ زۆر سپاسی مامۆستای دەکەین بەڕاستی زۆر بە تێر و تەسەلی باسی بابەتەکانی کرد و حقوقی ئافرەتان بەڵێ پرسیارەکەت و ئەو شتانێک کە ئێستاش دەکرێتن داوای مافی ئافرەتان دەکرێت بەڕاستی بەڕای من شتێکی زیادە و ئافرەت لە کوردستان مافی نەخورایە مافی زۆر زۆر پارێزراوە پێویستیر ناکە زیاتر داوای بکە بکەن زۆر سپاس بۆ بەڕێزت ئەڤین خانمان لەگەڵدایە لە هەریر بەڵێ ئەڤین خان فەرموو بەڵێ الو بەڵێ ئەڤین خان فەرموو قسە بکە الو بەڵێ گوێم لە السلام دەنگتە عليكم. عەلەیکم السلام وەرەحمەت الله بەخێراتنی مامۆستای بەڕێز دەکەین لە جیاتی مامۆستار سوپاس دەکەین بەڵێ دووسێ پرسیارم هەیە لە جەنابتان بەڵێ فەرموو بکرێ یەک پرسیار بەڵێ ئەگەر بکرێت بۆ سەبارەت بە مافی ئافرەتانەوە بەڵێ بەڕاستی ئافرەتان من خۆم ئافرەتم بەڵام بڕیاردانی مافی ئافرەت پرتنی شەرعی بابێ باشترە شتێک بە لە شەرعەتی ئیسلام دەرنەچێ باوا بێتن کە چۆن شەریعەتی ئیسلام دایناوە شەرعەن ئەوها بێ نەوەک ئێستا ئافرەتان هەیە کە پیاوەکانیان پێیان دەڵێن مەتۆ دەرەوە ئەو تند و تیژی گەڵێ لە بەرامبەرم دەکا ئەوە نە بەڵێ زۆر سوپاس حربیە خانمان لەگەڵدایە لە هەولێر بۆ جاری دووەم بەڵێ بەڵێ فەرموو مرحبا ساکە سەرچاو بەڕێزم بەڵێ فەرموو حربیە خان الو بەڵێ گوێم لە دەنگتە فەرموو قسە بکە لەگەت بەخێراتی میوانە بەڕێز دەکەی دەکەم زۆر سوپاس مەلا بەشیر لە جیاتی مامۆستا سوپاس دەکەین بەڵێ پرسیارت هەیە ئەمی سوپاسین بۆ دەکەم لەگە ئەو بەرنامەداتان نایە ئەرێ وەڵای پرسیارەکەم بێ مامۆستا مەلا بەشیری بەڵێ هەموو ئافرەتە چیوەچیەک عسێب نەکەن هەموو ئافرەتە چیوەچیەک عسێبان نەکەن زۆر سوپاس بۆ دیارە پەیوەندیشتمان لەگەڵدایە مامۆستا یاسین لە هەولێر سوپاس بۆ تۆ حربیە خان بەڵێ ومێت دەکەم بینەرانی خۆشەویست بە کورتی پرسیارەکانیان بکەن لەبەرەوەی تەورەی بەرنامەی پرسیار و شتی ترمان ماوە و خەڵکی تریش لەسەر هێڵی تەلەفۆنە بەڵێ مامۆستا یاسین بەڵێ مامۆستا یاسین گەرجێمان لە دەنگتە لە دەنجی ئێمە فەرموو عەلەیکم السلام دەستخۆشتان لێ دەکەم پێش هەموو شتێک لەو بەرنامە زۆر سوپاس بۆ بەڕێزت بەڵێ دەنجی تەلەڤیزیۆنەکەش نزم کە بەڕێزم ئەو ڕێکخراوی ئافرەتان و ڕێکخراوی ئافرەتان و بەرپرسانەی کە داوای مافی ئافرەت دەکەن و تووکی تیژی خۆیان داوای هەموو ئەو مافانیان نەکردیە مەسەڵەن حەفت ژن هەیە یەک پیاو هەیە
كيكت بيوزن أولا هم ولا أنا بس لسات بتيجي فرجني خسد كانوا أوجد بين ولا إماراتي وبلقش ما هي على قرآن وكتاب أنا برتا ولا بيش أنا بيخوي نوع جوازي بيخنا بيني أو خساني كمان بكم برا أوروبا بيننا أو كومر جي إيمان هم شيء عندي بخسانة. زۆر سپاس بۆ پەیوەندیت بۆ مامۆستای چینی بەڕێز کە دوا پەیوەندی دەبێت دیارە بینەرانی خۆشەویست ئێمە کۆمەڵێک پرسیار و شتمان ماوە داوای لێبردن لە هەمووتان دەکەین لەبەرەوەی کاتی بەرنامەمان بەرەو کۆتایی دەچێت و تا ئێستاش دیارە پرسیار و شتی ترمان ماوە. مامۆستا بەڕێز جەنابەت باسی ئاستی ڕۆشنبیری دەکرد لە کۆمەلگادا بەگشتی. لای کاک محەممەد نازانم بە خودای منش لەبیرم چۆچم دەگۆت لەبەر ئەوەی ینی دیارە بینەرەکانی بینەرانمان لە بینەرانی بەرنامەش مڕاعاتی ئەو ناکەن کە ینی لە وەختێکدا پەیوەندیکە بکەن تا ئێمە یعنی قسەکارمان تەواو دەکەین بە هەر حاڵ ئیتر بەڵێ مامۆستا بەڕێز دیارە دەکرێت ینی هۆکاری لەبەرەوەی کاتی بەرنامان بەرەو کۆتایی و گەلێک پرسیارە گرنگەکان بە پێش دەخین هۆکارەکانی دروستبوونی توندوتیژی هۆکارە گشتیەکان بە کورتیش بێت جەنابەت ئاماژەی پێ بکەیت. هۆکارەکانی توندوتیژی بەڕاستی ئەوەیە کە نەزانین ینی نەزانینی ئاینی حەقیقی نەزانینی ئافرەت بۆ مافی خۆی و هەروە پیا و نەزانینی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئافرەتدا و دیسانەوە من ئەوە دەڵێم بێجگە لەو نەزانی و بێڕۆشنبیریە دەستێک هەیە دەستێکی دەرەچی هەیە لە بابەتەکە لە مۆزوعەکە دەستێک لە دەرەوە دەیەوێ ئەو وەزع بۆ ئێمە بخڵقێنێ ئەو شتانەمان لێ داوا بکە بەنا ئێمە ئافرەتی ئێمە ینی ناڵێم هەموو بەڵام زۆربەی هەرە زۆری ئەو شتە داوا ناکە ئەو شتە ئەسڵان ناژانی مۆزوعەکە مەسەلە چیەکەواتە دەستێک لە دەرەوە ینی هەیە کەسانێک کە هەندێک شت دەوروژێنن لەوانەیە وەختی نەبێ لەوانەیە زۆر مەشاکلی دیکەشمان هەبێ بەڵام ئەوانەیە هەندێک شتی دیکەمان بۆ دەوروژێن دەیانوێت ئافرەت لەو کەژاوەی کە لە کەژاوی عادات و تەقالیدی خۆمان دەربێنن بیانەوێت ئافرەت وەکو ئەوروپا لێ بکەن کە ئەوروپا ئێستا ئەوەی کە داوا دەکەی لێرە بکرێ باوکە لە ئەوروپا زۆرشتی ئاوا نییە وەکو ئەو برایی شارت پێدا فەرمووی ئەوەی کە لێرە دەکرێت ئەوەندە باز دەکرێت ئەوەندە داوای ئازادی دەکرێت ئەوەندە داوای بوونی ئافرەت و دووربینی ماپ لە ئەوروپاوەندە باسی ئافرەت ناکرێت نەخێر بەڵام لێرە نازانم یعنی کە ئەنەما دەیانوێت ئەو عادات و تەقالیدی کە لێرە هەیە ئەو پابەندبوونەی خەڵکی خۆمان لێرە بە مێژووی خۆی بە کولتوری خۆی بە دابنەوەتی خۆی دەیانەوێت لی دەربێنن ببوورە مامۆستا وا بزانم خراپ تێگەیشتنی پەیامەکە یاخود ئەو خەڵک زۆر باسەوە دەکات کە ڕێکخراوەکان پەیامێکیان پێ داوا دەکەن وەکو پەیامی شۆڕشی ئافرەتەکان شۆڕش بکەن لەگەڵ مێردەکاندا بەرەنگار ببنەوە بۆ ئەوەی یعنی زۆر خەڵک باسەوە دەکات تا توندوتیژی دروست بێت من نادەن ڕێکخراوەکان داوای ئەوە دەکەن ڕێکخراوەکان بەغەڵەت حاڵی دەبن لە پەیام بەغەڵەت لێک حاڵی دەبن بەڵام ڕێکخراوەکانی هەندێک جار بەڕاستی هەندێک جار لە داواکردنەکانیان یعنی زۆر مبالغەی تێدایە مبالغە یعنی واقعی کوردستان و واقعی خۆمان و کولتوری خۆمان و دابنەوەتی خۆمان هەندێک جار ڕەچاو ناکرێت بازێک شت داوا دەکرێت کە ئەمە بخۆشە نازانە زیانی بۆ ئافرەت هەیە ینی مەزنی هەموو ئەو شانەی کە داوا دەکەن بۆ ئافرەت قازانجی ئافرەت و کامرانی ئەمڕۆ دوا ڕۆژی ئافرەتی تێدا هەبێت بۆیە پێویستە لێرە بەڕاستی ینی مراعاتی کولتور بکرێت مراعاتی عادات و تەقالید بکرێت لە پاشە ئەو ڕێکخراوانە لە جاتی ئەوەی کە هەموو شتێک وەکو تەماشا دەکەی ئەوروپا ئافرەت چۆنە بێ لێرە داوای ئەوی بۆ بکە نا بە لە ناو ئافرەتەکاندا بڵاو ببنەوە لەناو ئافرەتەکاندا بڵاو بنەوە بچنە ناو عمقی ئافرەتی کوردەواری بچنە لای ئافرەتی پیرێژ بچنە لای ئافرەتی بێمێ بچنە لای ئافرەتی مێردمردوو منداڵ و گەنج و پیر و ئەمانە لە هەموو یعنی حتا لە گەڕەکەکە میلیەکانیشدا لە دەشت و دێهاتەکاندا تێکەڵی ناو خەم و پەژارەی ئافرەت بزان ئافرەت چی دەوێت ئافرەت چی دەوێت ئەوی بۆ بڕژێنێ ئایا ئافرەت ئەوەی دەوێت کە ئەوڕۆ ئەوان داوای دەکەن لەوانەیە نەخێر لەوانەیە ئەوەی ئەوڕۆ ئەوان باسی ئەوە دەکەن ئافرەت بڵێت تا من لەکوێ ئەوانە لەکوێ من خەم لەکوێ ئەوانە داوای چین بۆ دەکەن جا بۆیە ئەگەر ئەوانە ڕاز دەکەن بەڕاستی من ناڵێم ئەوان سەببن بەڵام هەندێک جار داواکارەکانی بەعزێک لە داواکاری ڕێکخراوی ئافرەتان داواکاریی ناواقعیە بۆیە ئەوان پێم باشە زیاتر ناو ئافرەتاندا ناوچینی ئافرەتدا بڵاو بنەوە تا معاناتی ئافرەتان بزانن داوای حەلیان بۆ بکەن بەڵام مامۆستا ڕۆلی ڕاگەاندن و ڕۆلی مامۆستایانی ئاینی باس لێوە دەکەین بەڵام دیارە گەڵاخان ماوەیە کە لەسەر هێلی تەلەفۆنە ئێمە بەڵێنماندا بوو کە پەیوەندی وەرنەگرین وا دیارە لەسەر پەیوەندیش نەماوە مامۆستا بەڕێز
ڕۆڵی ڕاگەیاندن و ڕۆڵی سەرەتا ڕۆڵی ڕاگەیاندن لە کەمکردنەوەی تونند و تیژی ڕاگەیاندن ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە لە هەموو کۆمەلگاکان بە تایبەتی لە کۆمەلگایکی ئینتیقالی وەکو ئێمەی ئەمڕۆ بەڵام بەداخەوە ڕاگەیاندنەکانی ئێمە ڕاگەیاندنێکی ئامانجدار نییە. ئێمە دوو جۆرە ڕاگەیاندنمان هەیە، ڕاگەیاندنێکی حزبیمان هەیە، ڕاگەیاندنێکی ئەهلیمان هەیە. ڕاگەیاندنە حزبیەکان بەداخەوە لەبەر ئەوەی پابندن بە حزبەکانی خۆیان و پابند بن بە تعلیمات و بازنەی حزبەوە ناتوانن لێ دەربچن، یعنی حزبەکەی چ ئەمر بکە ئەو ڕاگەیاندنەکەی ئاوا دەبێت ناتوانێت. ڕاگەیاندنە ئەهلەکانیش ئەوەندە لەبەر ئەوەی ئەوەندە داوای سەر بەخۆیی و داوای ئازادی ئەمانە دەکەن کە ئەنەما یعنی هەندێک جار سنوور دەبەزێنن، ئەوانش بە ناوی ئازادیەوە بە ناویشتەوە وەدەزانن هەرچ بکەن بۆیان جائیزە بۆیان دەکرێت. جا بۆیە ئەم دوو بەشی ڕاگەیاندن پێویستە ئامانجێکی هەبێ. ئامانجەکەش پێویستە بۆ مەسلحەت و بۆ ئەمڕۆ بۆ دواڕۆژی میلەتەکە بێ. تەماشا بکە ئەمڕۆ ئاسایشی نەتەوەی میلەت، ئاسایشی کۆمەڵایەتی میلەت، ئاسایشی ئابووری و سیاسی میلەت چی پێویستە ئەو دابین بکە. حتا ئەوانە پێویستە بەڕاستی خەتەی خەمسیان هەبێ، خەتەی مەثەن 10 ساڵی بۆ ماوەی ساڵێ بەلای کەم با خەتەی ساڵەکان هەبێ. ئەمانە با پلانێک دابنێن بۆ ساڵی لەو ساڵەدا ئەو ئامانجانە جێبەجێ بکەین. لە ئەڵقەی داهاتووماندا زیاتریش باسی ڕۆڵی ڕاگەیاندن دەکەین. ئەی ڕۆڵی مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە، چونکی بمانوێ نەمانێت کۆمەڵگەی ئەمڕۆ کۆمەڵگەیەکی محافزە، کۆمەڵگایەکی ئاین پەروەرە، بۆیە کاریگاری خیتابی ئاینی لەسەر کۆمەڵگەی ئەمەدا زۆر گرنگە. یعنی مامۆستایەکی ئاینی بڵێ ئەم شتە ناکرێ و حرامە و مەیکن خەڵک لەوانەیە زۆر لە خەڵکەکان بەخسی مامۆستا دەکەن زیاتر لەوەی ئەگەر ئەمە بە قانون و بە یاسا قەدەغە بکرێت. بۆیە پێویستە گرنگی بە مامۆستایانی ئاینی بدرێت بۆ ئەوەی کە زیاتر بەرچاویان ڕوونتر بکرێتەوە و زیاتر ئامادە بکرێت بۆ ئەو کارە گرنگە و هەروە پێویستە ئەمانیش ڕۆڵی خۆیان چاکتر و باشتر تەکید لەسەر بکەنەوە بۆ خزمەتکردنی گەلەکەی خۆیان و بە تایبەتی لە مەسەی ئافرەتاندا. بەڵێ مامۆستا ئەی ئێستا دیارە فتوایەکی تازە دەرچووە بە پێی ئەو فتوایە ئافرەت بۆی هەیە لە کاتی بەرگری لە خۆی لە پیاو بدات. ئەمە چۆنە فتوایە؟ با خەڵک تێنەگەم ئەم فتوای لە کوردستان دەرنەچووە، ینی بانەڵێن وەڵا زانایانی کوردستان فتوای ئەوەندایە کە ژر لەمێت کردە، بەڵام فتوایەکە لە دەرەوەی کوردستان دەرچووە دیارە زانایان لە وڵاتانی ئیسلامیدا دەریان کردووە و وابزانم ئەزهەریش زانانی ئەزهەریش ئەمەیان تەصدیق کردووە کە ئەم فتوایەکی ناشەرعی نییە. دەڵێ ئەگەر هاتوو پیاو لە ژنەکەی خۆیدا لێدانێکی ئاوا کە ینی زەرەر و زیانی پێ بگەینێ و مافی پێشێل بکە، ئەو کات بۆ دیفاع لە خۆکردن بۆ پەرپەرزانەوەی ئافرەتەکەش بۆی هەیە دیفاع لە خۆی بدا و ئەگەر توانی لێدانی پیاوەکەی بۆ ڕابگرێت کە ئەوش لێ بداتەوە ئەوەندەی بەقەت لێدانەکەی پیاوەکە بۆی هەیە لێ بداتەوە. ئەمەش ینی ناکۆک نییە لەگەڵ ئاەتی قورئان کە دەفەرمێ فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم وإذا عاقبتم فعاقبوا بمثل ما عوقبتم به. بەڵێ مامۆستا بەرز دیارە دەی لەسەر پرسیاری بینەران کاک ئاوارە لە هاودیان باسی ئەوەی کرد، دەڵێت لەبەر ئەوەی زۆر باسی تونتوتیژی دەکرێت و ئەمە گرفت دروست دەکرێت، یعنی زۆر کە باز دەکرێت ئافرەتەکە لی دەبێتە ڕەد و فعلێک دروست دەبێت. ئەمە ئەگەر هاتوو بە شێوەیەکی یەک لایەنانە باسکرات کە ئەوەش بەڕاستی ئەمڕۆ وەکو دەڵێن ینی دیارە بە واضحی دیارە لە کوردستاندا ینی زیاتر تەرازۆکە بەلێ ئافرەتان تەدەشکێتەوە، ینی هەر باسی ئەوە دەکرێت ئافرەت مافی بدرێت ینی هەندێک بۆ ئەوەی بۆ ڕاستکردنەوەی تای تەرازۆکە بۆ هاوسەنجێکە باسیش دەوە بکرێت کە ئافرەتیش پێویستە حدودی خۆی بزانێت، ئافرەتیش بازنەیەکی هەیە خۆ ئیلتزاماتی هەیە، ئافرەت خۆ بەس ماف نییە تۆ بەس باسی مافەکانی بکەیت. ئافرەت کە مافۆ دەکرێت پێویستە ئیلتزاماتیشی لەسەر هەیە، ئەرچیشی لەسەر ئەرکەکانش پێویستە جێبەجێ بکە، بەرامبەر بە مێردی، بەرامبەر بە باوکی، بەرامبەر بە کۆمەلگا، بەرامبەر بە خێزانی، بەرامبەر بە ئاینەکەی، بەرامبەر بەو نیزامە ئەخلاقی کە ناو کۆمەلگاکەیدا هەیە. بۆیە پێویستە ئەو هاوسەنجە دروست بکرێت. چڕێک خراوەکان، چ ڕاگەیاندن، چ مامۆستایانی ئاینی، چ بەرنامەکانی تەلەڤیزیۆن ئەگەر لە هەفتەی بەڕەنگاربوونەوەی توندوتیژی و باسی مافی ئافرەتان و یەک سای نازان چ ئەکرێ با باسی ئەوەش بکرێت کە ئافرەت تۆش مافرت تۆش ئەرکت لەسرە پێویستە وا بکەیت، پێویستە پابەندبی بە ئەرکەکانی خۆتەوە، پێویستە سنوور نەبەزێنی، چونکی بەعزەک جاریش ئافرەت بۆ خۆی سەبەبە لەوەی کە توندوتیژی بەرامبەر بکرێت.
کاک علی لە هەولێر و کاکدانەر لە سۆران سنتەرەکانی یان تۆمەتبار کرد بەوەی ئەوان سەرچاوی ئێمە گوتمان من ئێمەوە ناڵین بەڵام دەڵێن کەم ئامانجەکانی خۆیان پێکاوە ئەو ئامانجەی کە بەرزیان کردوەوە کەم پێکایتیان بۆیە پێویستە زیاتر بچنە ناو کۆمەلگا و ناو ئافرەتاندا زیاتر بچنە ژوورەوە لەگەڵ ئێش و زام و ژانی ئەم خەڵکەدا بژین بە تایبەتی ئافرەتانە کەچین بە فرمێشکی چاویان بسەڕنەوە. کاک بیلال لە سوید باسیەوە کردوتی مافی ئافرەتان لە کوردستان زۆرترە نەک لە سوید. داواکردنەکەی زۆرترە بالفعل یعنی لەوانەیە ئەوەی کە تەطبیقیش کراوە ئەوەی کە تەطبیق کراوە بەڕاستی ئێمە ئافرەتی ئێمە ئەوڕۆ ئەو ڕێژ و پلە و پایەی لە ماڵ و لە قوتابخانە و لە جادە و لە پەرلەمان و لە حکوومەتدا هەیەی باوەڕکە لە جێی دیکە نیەتی یعنی هەر لەبەر ئەوەی تازە و دەیەوێت نازێرە ینی من لەوە دەترسم بەڕاستی ئەوەندە ینی زۆر کە مافی پێدرا و زۆر باسی لێەوە کرا زۆر گوتی حەقی تۆی و خلاص هەموو شتێک بۆت هەیە ئێستا ئەمڕۆ حکوومەت بەلای ئەوانەوەیە پەرلەمان بەلای ئەوانەوەیە ڕێکخراوەکان بەلای ئەوانەوەیە کۆمەلگا بەلای ئەوانەوەیە بەرنامەکانی تەلەڤیزیۆن بەلای ئەوانە ئیعلام بەلای ئەوانە حتا خەریکە بڵێم مامۆستاین ئاینیش و مزگەوتەکانش بەلای ئەوانەوەیە یعنی ئەمە شتێک دروست دەکات ترسێک دروست دەکات کە ئەمانەش ینی خوا نەخواسە لە خۆ بایی بوون و بڵێن ئێمە چیندا نەخێ جا بۆیە ئەو شتێک کە ئەمڕۆ لە کوردستاندا ئەو مافانەیان پێدراوە من بە تەکیدەوە دەڵێم لە ئەوروپاش مافی ئەویان پێنراوە بەڵام ئەوانیش بە بەڕاستی مرۆڤ بن بزانن بەس ئەوان لە کۆمەڵگادا نین و بزان ئەگەر مافیشان دراوەتێ ئیلتیزامیشان لەسەر هەیە دەبێ جێبەجێ بکەن. ئەڤین خان باسیەوە کرد مافی ئافرەت بەڕاستی ئەوەیەکەوە لە ڕووی لە ڕێگای شەرعیەوە بێت و شریعەتی ئیسلام دایناوە بە تەکید دێمەش لەگەڵ ئەوەی داین و ڕاستە. مامۆستا یاسین لە هەولێر باسی ئەوش دیسان گلەی لە ڕێکخراوی ئافرەتان هەبوو جەنابەت ئاماژەت پێکرد دیارە مامۆستا بەڕێز ئێمە کۆمەڵێک پرسیاری تریشمان لەبەردەزا و بەڵام بەڕاستی لەبەر گلەیمان لە بینەرانی خۆشەویستەوە زۆربەی کاتەکانمان لە پەیوەندیەکاندا دەڕوات و بەبێ ئەوەی یاخود هەندێک پرسیاری نییە و یاخود هەندێک زۆر کاتەکەمان بە فرۆتدا دەنجی تەلەڤیزیۆنەکە نزم کە یاخود بەخێر هاتن و دەستخۆشی و ئەوانە داوای لێبوردن دەکەین مامۆستا شتێک ئەگەر جەنابەت مابیتت لە دوا کۆتایی بەرنامەکە خۆش ئەوە بڵێم بەڕاستی کە لە داواکردنی مافەکاندا هاوسەنجێکمان هەبێ هاوسەنجی هەبێ چونچی ناو کۆمەڵگا بەس ئافرەت نییە منداڵی تایە و پیاویشی تێدایە بۆیە پێویستە ئەو مافانێکە داوا دەکرێت بالمقابل ئەرکەکانیشان پێ بگوترێت ئەرچی ئافرەتیش ئەوەیە ئەوە خاڵخاڵێکی دوو هەم زۆر جارکە تونند و تیژی بەرامبەر ئافرەتان دەکرێت ئافرەتەکان بۆ خۆیان سەبەبن بۆ خۆیان سەبەبی ئەو شتانە کە یعنی چۆن داوا دەکەن کە پیاو لەگەڵی باش بێ ئەیش پێویستە لەگەڵ پیاو باش بێ چۆن داوا دەکەی کۆمەڵگا مافی ئەو بزان پێویستە ئەیش مافی کۆمەڵگا و مافی دابوونریت و یعنی حسابی هەندێک شت بکە ئافرەت هەموو شت بۆی بەسەر ناچێت هەر وەک بۆ پیاویش بەسەر ناچێت. بەڵێ مامۆستا ئێمە هیچ شتێکمان نەما و سوپاس بۆ بەڕێزت دەکەین بینەرانی خۆشەویست و ئازیز بەر لە کۆتایی بەرنمەکە ئاگدارتان دەکەینەوە کە ئەڵلقەی داهاتووی بەرنمەکەماندا دەربارەی ڕۆڵی ڕاگەیاندن دەبێت لە ڕوانگەی ئیسلامە و بە درێژی باسی ڕاگەیاندن دەکەین داوا لێبوردن زۆر لە ئێوەی بەڕێز دەکەین کە ئێمە تەوەری ئەم شەومان لەبەر هەفتەی توندوتیژی دژ بە ئافرەتان ئەڵلقەکەمان تەورەکەمان گۆڕی ئەوانەی کە پرسیار و شتان هەیە دەتوانن بەو ئیمێڵێک کە لەسەر شاشە دەردەکەوێت بۆمان ڕەوانە بکەن تا ئەڵلقەیەکتر و بەرنمەیەکتر بەخوای گەورەتان دەستپێرین ومێد دەکەین کەوا هەمومان بەیەکەوە گوڵی خۆشەویستی و سۆز و میهر لەگەڵ یەکتردا بگۆڕینەوە پیاوان مافی ئافرەت پێشێ نەکەن و هەروەها ئافرەتانیش لەگەڵ یەکتر زۆر بە میهر و بە خۆشەویستی بن تا ئەڵلقەیەکتر و بەرنمەیەکتر بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ. پەیوەندیەکان هیچ پرسیاریان